بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بيشكي خوي ولا عبادة من قبولك إن شاء الله. أميد معنواها ليلة القدر بري هموما بك إن شاء الله تعالى. خوي ولا خير وباداش يشتاوسي صالمان ببنسي وهزار معك إن شاء الله تعالى. أم شوبه وتواوي مسلمانان لم بركته ولم خيره ببشنا إن شاء الله. أميد معنواها خوای گەورە ڕەمەزانێکی پیرۆز بێ لە هەموومان، عیبادەتێکی خۆشمان کرد و ڕەمەزانێکی خۆش بوو. خوای گەورە تەمەنمان درێژ کاتەوە بۆ ڕەمەزانەکانی تر، شفای نەخۆشەکانمان بدا، بە تایبەتی ئەوانەی داوای دوعایان خێر کردووە، ئەوەی کە داوای نەکردووە یا ڕەبی خوایە یا شافی ئێستا کاتێکی کات دوعای خوای شفای هەموویان بدەی یا ئەڵڵاه. یا ڕەبی ئەو کەسەی لەم مزگەوتایە نەخۆشە یا ئەڵڵاه خوایە شفای بدەی. یا ربی خوایە ئەوەی کە هەر احتیاجێکی لەم مزگەوتە نیاز و نیازێکی پاکێ، خوای گەورە بۆی جێبەجێکاوەی قەرزارەکەی بدەیتەوە ئەڵڵا گیان. خوای لێ تەپاڕێنەوە هەر کەسێ موسیبەتە هەر شتێ هاتۆ سەریا خۆی قەرەبووی بۆ بکەیتەوە، هەرچی چاکەیە بخەیتە سەر ڕێگامان، خراپەی لە ڕێگامان لای دە یا ئەڵڵا وڵاتمان پارێزی لە هەموو موسیبەتێ وەیەک خراپەیەک. ئیماندارانی خۆشەویست، حەزم کرد دەربارەی یەک شتێک لە چەند دەقەیە لە خزمەتانە بم. ئەوش زۆر جار ئێمە دوودڵی خەینە دڵی ئێوەوە، هیچ مامۆستایەکی ئاینی بەڕاستی خێری ناگا لە هەر شتێکا دوودڵی بخاتە دڵی موسڵمانانەوە. تەنانەت جەنابتانش مەسائلە جیاوازەکان ئەبێ ئینسان ئەو مەسائلە جیاوازانە هاتووە بۆ ڕەحمەت، نەهاتووە بۆ زەحمەت، نەهاتووە بۆ عەزابی خەڵکی چەکێک بیگرینێ دەستەوە ئیلا ئەمە بێ و ئەمە نەبێ نابێ. چونکە هەر مامۆستایەک لەو ئاستا قسەی کرد، بەو زبانە قسەی کرد، ئەوە جارێ مایەتی و تێنەگەیشتووە لەو دینە پاکە و شرینەوە. ئەو ئیسلامە گەورەیە، ئەو ئیسلامە عەزیمە، ئەم ئیسلامەیە کە بەشی موسڵمان و کافر و هەمووی دەکا. تۆ بێ دڵدۆی خێتە دڵی موسڵمانانەوە ڕێیەک تێەوە ئەبەت ئەتەوێ فەرزی کەی بە تەواوی موسڵمانان بە قسەی تۆ بکە قەت نابێ. چونکە هیچ کەسێک ناتوانین ڕەئی هیچ کەسێک کۆ بکەینەوە لە ئیسلامە بە تەواوەتی کامڵ بێ ئیلا پێغەمبەرگیان نەبی عەلەیهی سەڵات وەسەلام. هەموومان شوێنکەوتووی پێغەمبەرین صلى الله عليه وسلم. أصحاب ياوران جاوزيان هبوا إما جاوزي من جاوزي كمان لبر جوانية لبر دينا كمان آسان به، لبر دينا كمان شيرين تربه، لبر دينا كمان جوان تربه. أو مذاهب جواناني كهاتون إمام الشافعي رضا ورحمته إخوائي لبه، إمام أبو حنيفة رضا ورحمته إخوائي لبه، وإمام مالك وإمام أحمد كري حنبل أمانا كالبياوي أم إسلاما وغيري أواني بقرين وبلا أصحاب يا شوار خليفة وأصحاب يا وران وبياو شاكان حتى أمره هموما قرزاري أواني هموما أقاوانا نبوان دي ناقا يما هركس يبقوري تمنو جياني خباتي كردو بوام إسلام جوانا وشرينا بباكي بمينه وبيدا تدستي منو تو أمره نابي منو تو أم إسلام بدينا دستي هوا وعرضوي نفسي خمان بوي بكيفي خمان أم إسلامها تو بو گەورەی عەزیمەت. چونکە ئیسلام شتەکانی ئەوردۆ بۆ خزمەت، هەموو شتێ خزمەتە. ئێستا ئێمە نوێژ دەکەین بۆ خزمەتی خۆمانە، لەیلەتول قەدر دەگرین بۆ خزمەتی تەواوی ئێمەیە، کە زەکات دەرەکەین بۆ خزمەتی ماڵەکەمانە و خوای گەورە بیپارێزێ. ئیسلام پێمان ئەڵێ سەدەقە بکەن بۆی نەخۆشیتان نەمێنێ، بۆی بڵاتان نەمێنێ، بۆی غەمتان نەمێنێ، بۆی خەفەتتان نەمێنێ. ئەمە گشتی بۆ من و تۆیە هەمووی ئیماندارانی خۆشەویست. بە تایبەتی هەموو ساڵێک من حەز ناکەم بچمە سەری مەسەلەی سەرفترەیە. قەد و دڵ مەبن، هەر کەسێ پارەی داوە یەک دەرنکەت برنجێ نەدا، پارەکەی تەواوە و هیچ عیبی نییە. هەر مامۆستای ئاینی ئەڵێ بۆ خۆی ئەڵێ تەواوی احتراممەیە بۆی وانییە. چکە ئێمە عالمین چی مەلایەکەیە لەسەر زەویدا ئەمڕۆ عالم بێیە. ئەو ئیمام عەزیز و بەڕێزانەی پێش ئێمە وتێ عومەری کوڕی عەبدولعەزیز نەوەی ئیمامی عومەرە، پێی ئەڵێن خەلیفەی پێنجەم خلافەتی بەدەست بووە، نەیەلا یەک کەس دانە برنجە بدا خواردنێ بدا ڕۆیە قیمەتەکەی داوە. کاکە ئێمە گەینەوە نەخێر. لە دوای قورئان کتابێکمانەیە ناوی بوخاریە، ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ حەدیثێک لەو کتابە هاتبێ بێدڵین و بێشەچین و لەو وەرێگرین. ئەو پیاوە عەزیزە وایەژێ سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ڕەئی لەگەڵ ئەوایە کە قیمەتەکەی بدرێ. ئەگەر خەڵک محتاج بوو، ئەگەر خەڵک قیمەتەکەی باشتر بوو، یعنی ئێمە قسەی ئێمە بکەوێتە بەردەم سەحابە، قسەی ئێمە بکەوێتە بەردەم عالمە گەور و بەڕێزەکانمان،
تۆ بڵێ ئێمە عالمتر بین نە بەخوا ئێمە ناگەینە جێی ئەوانشە تۆ چیت لەو قسانە ئەەکەی و دڵی ئەەکەی جومعەیە تەرخانەکەی بۆ ئەم خەڵکە سەری لێ بشوێنی کاکە کابرا برنجە خوا خۆگشتی مەحموود نەنووسیا لە ناو چای بڕا مەحموود بێنێ و بیدا خەڵکەیە بایعەکە خوا خەڵکەیە نییە بایعەکەش خوا ئاردەکە خوا نە ئیسلام هاتووە بۆ خزمەت هەر شتێ خزمەت بە مرۆڤایەتی بکە ئیسلام لەگەڵەوەیە تۆ ئیمڕۆ بیتێرە بە ئینساف ئەوە قسە بکە لەم ڕۆژەدا پارە زۆر ئیسفادەی بۆ مسلمانان یا برنج یا خواردن مسلمانە ئەزیزەکان کاتێک تو ئەڵەی خواردنەکە نابێ ئەوەی کە گەنم ئەوە شوێنێ نابێ پارە بدا ئەوەی کە جۆوە شوێنە نابێ پارە بدا ئەوەی کە ئاڵتونە زەکاتەکەی ئەدا نابێ پارە بدا ئەمانە گشتی ئەو حکمانە ئەگرێتەوە ئیسلام هاتووە بۆ خزمەتی خەڵکە معادی کوڕی جەبەل ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ لە خەلیفەی ئیمامی عومەری عەبدولعەزیزە کە ئەم کەڵە پیاوە ناردی بۆ یەمەن بۆی زەکات بێنێ ئەخوان نە خواردنی هێنا و نە پارەیشی هێنا ڕۆیشت لەو کاتەدا خەڵک جلوبەرگی نەبوو بیکاتە بەری ڕۆیشت وتی بڕۆ جلوبەرگ بێرە و بیدە خەڵک بابی کاتە بەری کەواتە زەمن بۆ زەمن ئەگۆڕێ فتووە چونکە فتووە خزمەتی خەڵکەکە ئەگەر لە نەوەتەکان بواە ئەماوەت پیاوە گەورەکان نەزانن منش کەمێکم بە فکر دێ کەمێ ڕاستە کەمێک گەنجم بەس کەمێکم بە فکر دێ لە نەوەتەکانە ئەبێ خواردنمان بدایە چونکە خەڵک خواردنی پێویست بوو بەڵام ئەمڕۆ پارە پێویستە خەڵکی وا هەیە واخوایەتی پارەی دەواکەی بچێ بۆ سەیدەلێکە دەوا بستێنێ کەسی وا هەیە 5-6 مناڵ هەتیوێ هەوێ بۆ جەژنگەرەکەی کەلپەل بستێنێ کەسی وامان هەیە کاکە نەخۆشی هەیە وها لە نەخۆشی هیوا دەرزیەک بە 40 وەرەقەیە و برنجی لێ بکە تو هەرێژی برنج بدە برنج ئەو برنجمدا برنج خۆ نابێ گشتمان برنج بدەینە ئەو پیاوە و هەمان کاتش بچۆ بەلای فەقیرەکە خواردنی پێویست بوو خواردنی بدەرێت ئەمە ڕەئی تەواوە عولەمایان کۆیان کردێتەوە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خواردن دراوە بەڵام چی خواردنیە گەنم جۆ خورما ئەوانە دراوە خۆ برنجش نەدراوە ئێستا کابرا تێژە کاکە ئەی نیست بدەم ئەی نیست چۆنە بێ بۆ سەرفترا شەرع ئەڵێ چی ئەوەی قوتی ئەسلیە دووشتە ئارد و چی نامان کوژێ لە برسا دووشت ئارد و برنجەکەیە خۆ نایە بە کەیفی خۆت بڕۆی ئاوتەماتە بسێنم وەڵا ئاوتەماتەی نییە ئێشەر حەقیقی ئاوتەماتە هەیەیان نییە 10 ساڵ ئاوتەماتە نەخوا لە برسا نامرێ نابێ بە کەیفی خۆمان بێن دیندانین وەڵا ئەوە بسێنم تخوا شعرەیەکش مامرێ بن خەبانی فڵانش خەبانی خۆ ئەمە گۆترە نییە ئەمە دینە دین تۆ دین چیت پێژێ ئەوە بکە چونکە ئەگە خواردنە دەی بڕۆ برنجەکە بدە ئەگە خواردنە دەی بڕۆ ئاردەکە بدە ئەم دوانەیە لەوە زیاتر مەیدە و دوایی بەڵام ئەگە خەیری خۆت ئەی خەیتە بانیشتەکانی تر کامڵێکەی بۆی ئەیدەیتی قەینە ئەمە چاق و باشە لە هەمان کاتچە ئەگەر کەسەکە پێویستی بە پارەیە پارەکە بدە من بۆ لە حەکەم لە پارە ئیماندارە ئەزانم 190 خەڵک پێویستی بە پارەیە بڕواتان هەبێ برنجەکەی ئەدەیتێ پشتی لێکەی برنجەکە فرۆشێ بە نیمە قیمەت زۆرینەی خەڵکی واکە مەحموودێکی بۆ ئەسێنی بە 9000 ئەیوا بۆ بازار دوای تۆی داتە 5000 ئەمە تو چیت کرد ئەمە دوو جا تۆ زەرەرت کرد یەک لە بازار برنجدا گران کرد خەڵکێ ناتوانێ برنج بکڕێت گران بووە چکە برنج زۆرە سەریە گەگشتی برنج بسێنێ برنج دەست ناکەوێت ئەمە یەک دوو برنجەکە شەبەیتەوە بۆ دوکاندارەکە ئەبێتە نیمە قیمەت لە دوو جاوە ئێمە زەرمان کرد من 5 نەفرم ئەگە 5 ئەگەر لە 30,000 بێکە 15,000 بدەست کەسێکۆ چولێ گۆشتی بۆک ئەو برنجی لێ 15,000 مناڵێکی پێ خاتە سەرڕێ 15,000 ئیشی تری پێکە ئەگەر 10 نەفەر بی ئەگەر ئەو بۆی ئیمانداران قەد و دڵی لە دڵتانە دروستە بێت هەر کەسێک خواردنەدا بچێ برنج بدا و لەگەڵ چی ئاردەکە بدا ئەگەر شتی ترشە خاتە پاڵی ئەمە تەواوە هەر کەسێکش پارەی داوە با پارەکەی ئەچێتە جێی خۆی و ئینشاڵڵا گرنگەوەی خوا لێمان قبوڵکە لە ساڵێکە یەک جایە نەیکەینە هەرە هەر کامی ئێوەش ئەوە نەپرسیار مەکەن ڕجاعن هاتیتە لای من ئەمە ڕەئی تەواوە هەر توی لە دینە بەخوا نە بە من و نە فڵان و فڵان یەکلا نابێتەوە چونکە ئەمە خلافێکە لە ئومەتەوە هەماوەتەوە حتا ئەمڕۆ هەر مامۆسایە گەرەێکێتی بە زۆر لێکلای کاتەوە یەکلا نابێتەوە چکە ڕەحمەت وایە بۆ وڵاتەکەمان با نەبینە سەرێشە بۆ مسلمانان زۆر جاڵێم دین ڕەحمەتە نەبینە سەرێژە ئەگەر نەمانتوانی خزمەت بکەین با ئەزیەتی مسلمانان لەوە زیاتر نەدەین خوای گەورە ڕەحمان لێ بکە
عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە لە دینەکەی خۆی بە جوانی بە چاکی بە باشی لێمان لێ حاڵی بین و بە جوانی بدەینە و خەڵکە یا ڕەبی خوا لە من و لە ئێوەش قبوڵ بکە